جوانەکانی من ئەم ڕۆژەمە بۆ ڕۆژی ڕابردوو پێداچوونەوە بەسەر هەموو پیتەکانی کوردیدا دەکەین ئەلفبەی کوردی ئەو ڕۆژ بە شێوازی چالاکی دەرگامدانە لەگەڵ دەرفیت هەڵتان دەستێنن بە بڵی خۆتان دەرگایەک هەڵدەگێرن بۆتان دەکەمەوە ئێوەش پیتەکان بۆ دەخۆێنەوە بە سەرەتا و ناوشە پیتی بۆ نمونە دەڵێ بێ سەرەتا و ناوشە لەگەڵ بێ کۆتایی و هەروەها وشەکەشم لە بۆ دەخۆینەوە باشە؟ تێگەیشتن؟ ئێستا وەرە میر. میر دڵی من بە بڵی خۆت دەرگایەکە بژێرە؟ ئەمە. میر بیخوێنەوە ئەمیان؟ ئی سەرەتا و ناوشە هەربژی ئەی ئەمیان؟ ئی کۆتا ئافرین. لێکیدا؟ ئیدی زوێنی تریش دیار ئی دیاری ئافرین هەربژی دڵی من زۆر باشە زۆر باشە ئەم جاریان بڕۆ دڵی من وەرین دەرگایەک بە بڵی خۆتەوە بژێرە. زۆر باشە. سپیتێکە مێ سەرەتا و ناوشە زۆر باشە ئەی ئەمیان؟ مێ کۆتایی زۆر باشە. مێ لەگەڵ بۆ مۆمێ مۆم ئافرین دڵی من زۆر باشە چەپڵەک لە بۆ ئەلی زۆر باشە دڵە جوانەکەی من دەست خۆش. فورات دڵی من بە دڵی خۆش دەرگایەکە بژێرە. ئەمیان. بێ لێکیدا؟ ئافرین زۆر باشە چەپڵەک لە بۆ فورات. ژیر دەرگایەکە بژێرە بە دڵی خۆت. ئافرین. ئەمیان چییە؟ یەی سەرەتای ناوشە یێ سەرەتاییمان گوتمان نییە یێ ناو وشە ئەی ئەمیان؟ یێ کۆتایی یێ کۆتایی لێکیدا؟ یێ دێ زۆر باشە ئافرین چەپڵەک لە بۆ ژیر. دەست خۆش. زایە وەرە. ژ لەگەڵ زۆر زۆر باشە زۆر باشە زەوی زۆر باشە. ئافرین ڕێ لێکیدا؟ ڕۆژ زۆر باشە دڵی من چەپڵەک لە بۆ ئیکرام. زەریا دەرگایەک بە دڵی خۆتە بژێرە. سێ ناوش سێ سەرەتا و ناو سێ سەرەتا و ناوشە زۆر باشە ئەی سێ ئەمیان؟ کۆتایی ئافرین لێکیدا وشە؟ ئاسا ئی سەر سەی و سەیرو ئا سەیوانێ سەیوان زۆر باشە دڵی من چەپڵەک لە بۆ زەریا. بابێ لەم دوو دەرگایە بژێرە. بێ سەرەتا و ناوشە زۆر باشە. بێ کۆتایی ئافرین. ئابزرێندەش ئابزرێندەش بارانە باران هەربژی چەپڵەک لە بۆ